ئەمە جلی کوردیە بەڵام من هاتووم هی هەر چوار پارچەکەم تێکەڵاو کردووە بنەماکەیم لە جلووەرگەکانی خۆشەویست و بەڕێزم سەلاحەدین دەمیرتاژ وەرگرتووە. دکتۆر ئەم جلانە چێ جارێتۆ دەبێتە چ مۆدێلێکە دەستوری شوەیە؟ ئەمە جلی کوردیە بەڵام من هاتووم هی هەر چوار پارچەکەم تێکەڵاو کردووە بنەماکەیم لە جلووەرگەکانی خۆشەویست و بەڕێزم سەلاحەدین دەمیرتاژ وەرگرتووە بەڵام کللتوری باشوور و باکوور و ڕۆژاوا و ڕۆژەڵاتمان تێکەڵاو کردووە. ئەمە ئەتوانین بڵێن جلی تایبەتی دکتۆر هەڤاڵەوە بە پشتیوانی ئەو خۆشەویستانی تری کە هەریکیان پارچەیەکیان دروست کردووە. تۆ چەند دەست جلی کوردیوە؟ ئەزانام یاسییان یا چوار زوو ئەو بینە بە جلی کوردیوەمە ئەخر جلەکانە دووبارە بێتەوە. ئەوەیە؟ ئەرە وەڵڵا. دکتۆر ئەمڕۆ لە دیداری کوردناسی تا چەنە گرنگە ئەم هەوڵانە بۆ بەرەو پێشچوونی زمانی کوردی بە خزمەتکردن بە زمانی کوردی. ئەمە زۆر گرنگە چکە ئیسا کە گوێت لەو توێژەرە بیانیانە ئەوینی ئەگریت ئەمان لە سەدەی ڕابردووە ماونەتەوە و لە 20 چلەکانی ئێمە ماونەتەوە ئاگیان لەو هەموو توێژینەوە و گەشەکردنە نییە کە لە زمانی کوردیە ڕوویاوە لە ئەستەجیاجیا فەرەنگیەکانە ڕوویاوە بۆ ئەم دیدارانە زۆر گرنگن بۆی بتوانین بەلایانی کەمەوە 100 ساڵی ئێستا و ئایندەی خۆمان بە کۆمەلگای نێودەوڵەتی بناسێنینەوە. غەدرمان لێ نەکراوە لە ڕابردووە؟ بە دڵنیاییەوە لە ڕابردوو لە ئێستاشە غەدرێکی گەورەمان لێکراوە بەڵام ئەو غەدرە ئێمە بەم شێوازە ئەتوانین بیسەنینەوە. ئێستا سەردەمی ئەوەیە کولتور و زمان و فەرهەنگ و هونەر زۆر بە خێرایی ئەتوانێت تۆ بێتەوە شوێنی شایستەی خۆت بۆیە گەر ئێمە بایەخێکی زیاتر بەم بوارانە بین من دڵنیا دەکەمەوە کە بە هەوڵدانێکی شێرگیرانە خۆڕەتاندنێکی دڵسۆزانە ئەتوانین قەرەبووی هەموو قۆناغانە بکەینەوە. پرسیارێکم هەیە ساڵانی زۆر لە ڕاگەاندنە کارە کردووە ئاساییە پەیامنێر بە جلی کوردیەوە ئیش ڕۆژانەی بکات؟ بە هەموو شێوەیەک ئاساییە بەکەوێتە سەر هەڵسوکەوتی ئەو کەسە کە شتێکی لەبەرا بێ بتوانێت بە باشی ئیشەکانی خۆی بکە لەبەرەوە جلی کوردی بۆ هەر شتێک جلێکی ڕەسەنی ئێمەیە واگەر سەیری ڕۆژەڵاتی کوردستان بکەی سەیری باکووری کوردستان بکەی لە بۆنەکانە و ئیستا لە ڕۆژاواشە زۆر ئەکتیڤتر بەکاریە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان و لە باشوورە زۆر نەمان کردووە بە عادەت ئەگینە جلێکە شایستەی ئەوەیە بۆ هەموو شوێنێکی باش لەبەریکی هەر بژی.